ئەمە ئەڵقەی 35مینی بازنەی گفتوگۆیە. دەمەوێ لە خزمەتتاندا چەند خولەکێکی زۆر کورت باسی چەند بابەتێکی زۆر گرنگ بکەم. ئەویش ئەوەیە بازنەی گفتوگۆ لە بەرچی. ئێمە لە بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندن پێمان وایە کە بەداخەوە ئێستا کوردستان پانتایی و بیاوی گفتوگۆ و گەنگەشەی وەکو پێویستیان نییە. پانتاییەکی ئاسایی و بیاوێکی ساغڵەمی گفتوگۆ لە کوردستاندا نییە. ئەم ململانەیە سیاسی و کللتوری و ئەو ململانەیە حزبیانەی کە لە کوردستان هەن بەداخەوە بوار و دەرفەت و دەلیڤەی بۆ گفتوگۆیەکی ئارام، گفتوگۆیەکی زانستیانە نەهێشتۆتەوە وەکو پێویست. بۆیە ئێمە بەباشمان زانی لێرە لەم سەکۆیە گفتوگۆیەک پانتاییەک فراهەم بکەین بۆ ئەوەی پێکەوە بیر بکەینەوە. و لە سازکردنی ئەم پانتایی و بیاڤەش نەمانویست بە تەنیا خۆمان بیر بکەینەوە و بە تەنیا خۆشمان وەکو پارتی دموکراتی کوردستان بابەتەکان شەن و کەو بکەین، ویستمان ئەوانی تریش لەگەڵمان بیر بکەنەوە. و باشترین گفتوگۆ ئەوەیە تۆ بوار بۆ ئەوانی تریش بڕەخسێنی. ئەوانی تر بەمانای هەموو جیاوازیەکان. بۆیە هەوڵ دەدەین لە هەر بازنەیەک جگە لە پسپۆڕان، جگە لە زانایانی ئەو بوارە تێڕوانینی سیاسی جیاوازیش زیان ببێتەوە و لێرە بتوانن ئاخافتن و دیدگا و تێڕوانین و تێز و تێگەیشتنەکانی خۆیان پێشکەش بکەن.